سڵاوتان لەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. بەڕێزانم من شێزاستێقم ئاڵلقەیەشتری بەرنامەی ئەزمموی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی لێژنەی باڵایی هەڵبژاردننی یەکێتی مامۆسانی کوردستان. مامۆستا گیان زۆر بەخێربی. زۆر سپاس ئێوە دەکەم، سپاسی هەموو بینەران دەکەم دەوارم لە دایالۆگەدا سەرکەوتوو بین لەوە ئامنجەکانیش بپێکین. بۆ هیوایە مامۆستا گیان، یەکێتی مامۆسایانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەی دیموکراسی سربەخۆ نوێرایەتی بەرژەوەندەکانی گشتی مامۆستایان دەکات. ئەوە پێناسی خۆتانە وەکو یەکێتی مامۆستایان لە مەودای تەمەنی خۆی کە 61 ساڵی تێپەڕاندووە کۆمەڵێک کۆنگری کردووە. ئەو کۆنگرانە ساڵانە 4 ساڵ جارێک بووە مدەی بۆ دانراوە یاخود کۆنگرەکان لە کات و ساتی خۆیدا کراوە. ئەم کۆنگری ئێستاشان دەبێتە چەندەمین کۆنگرە. زۆر سپاس. خۆی یەکێتی مامۆستایانی کوردستان لە 15/1962 دامەزراوە لە ئەنجامی ڕێخستنی یەکەم کۆنگرە کە لەو بەروارێک کە تازە ئاماژەمان پێدا لە ماڵی دکتۆر کامل بەسیر لە سەردەستی کۆمەڵک مامۆستای بوێر و دلێر ئەوانەی کۆچیان کردووە ئینشاڵڵا بەهەشتین، هەندێکیان ماون ئینشاڵڵا تەمەنیان درێژ دەبێت. ئەوانە دەستەی یەکەمی یەکێتی مامۆستایانی کوردستانن و ئەو یەکێتی مامۆستایانیان دامەزراندوە. دیارە ئامانجی لە دامەزراندنەکە بەڕاستی لێک کادا دوو ئامانجی سەرەکی هەبووە. یەکەمینیان خزمەتکردنی قوتابیان خوێندکارانە و گۆشکردنیانە بە ئەلفوبێی کوردایەتی و هەروها کۆمەڵک ئەدگاری تری جوان کە پێویستە لە ناو ناوەندەکانی خوێندن لە هەموو ئان و ساتێکدا هەبێتن، ئەوانە پێی هەڵستاون و لە هەمان کاتیشدا یارمەتیدانی بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بۆ چکەمە ئەرکی دومیان بۆ بەڕاستی و بەبێویستیان زانیوە هێزی مامۆستایان کۆبکەنەوە بۆی پاڵپشتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کە تازە بە تازە سەری هەڵدا بوو و خەباتی دەکرد لە پێناوی بەدەستێنانی ئامانجە باڵەکانی گەلی کوردستان. لەو ساوە تەبیعی یەکێتی مامۆستایان دامەزراوە تا ئێستا 12 کۆنگرەی ئەنجام داوە و دیارە ئەو کۆنگرانە بەداخەوە لەبەر زروفی بارودۆخی کوردستان لەبەر زروفی نالەباری کە گەلی کوردستان پەیدا تێپەڕیوە، ینی هەرگیز لە کات و ساتی خۆیاندا نەکراون، ینی وەکۆی کە 4 ساڵ جارێک کۆنگرە بکرێ. لەو چوارچێوی ئەو کۆنگران ئەو 12 کۆنگرێت جاری وا هەبووە کۆنگرەکە لە وادەکەی خۆی تێپەڕیوە بەهۆی بارودۆخی ئەمنیەوە. جاری واش هەیە زووتر کراوە. بۆ نمونە مەتەلەن هەندێک جار کۆنگرە بەستراوە لە ماوەی 2 ساڵە، بۆ نمونە 72 کۆنگرە بەستراوە، 74 کۆنگرە بەستراوە و لە هەمان کاتیشدا ئەمانە زروفەکە لەبار بۆ بۆی کۆنگرە بەستراوە. بەڵام هەندێک جاریش کاتەکەی زۆر تێپەڕیوە. بۆ نمونە لە نێوان کۆنگرەی 11 و کۆنگرەی 12 نزیکەی 10 ساڵ هەیە، ینی ئەوە کە نەبەستراوە کۆنگرە بەهۆی ئەوەی کە یەکێتی مامۆستایان بەداخەوە، ینی بەهۆی بارودۆخی نالەباری هەرێمی کوردستان ئیتر نەدەکرا یەکێتی مامۆستایان هەڵبژاردننی بکە و هەڵبژاردننی سەرتاسەری و کۆنگرەی سەرداستەری بەستێتن. ئێستاش لە نێوان کۆنگرەی 12 ئەو کۆنگرەی ئێستا ئامادەیەکەین دیسان جارێکی تر نزیکەی 10 ساڵ تێپەڕیوەیان لە 2011 تا 2012 ساڵ. بەڵام ئێمە خولی دووەمی کۆنگرەشمان لە 2013 کردووە، بۆیە ئەمە 10 ساڵە کۆنگرە نەکراوە کە دەبوو دوو کۆنگرە لەو نەماوەیە بەسترابایە، ینی لە 2016 کۆنگرە بکرابایە، لە 2020 کۆنگرە بکرابایە. وەڵامکە نەکراوە ببورە 11 ساڵ بۆ کۆنگری ڕێکخراوێکی ئەکتیڤ کە ژمارەی ئەندامەکانی لە هەموو ئەو ڕێکخراوە ناحکومیانە زۆرترە کە لە هەرێمی کوردستاندا هەن و ڕێکخراوێکیش ئەکتیڤ بەوەی کە مامۆستاکان ئەندامەکانی ڕاستەوخۆ بەرکەوتیان لەگەڵ ڕێکخراوەکەی هەیە بۆی دەگەڕێنەوە بۆ هەموو کێشە و بەڵام ئەو هەموو کاتە زۆرە کە کۆنگرە نەکراوە هەز ناکەن مەسەلەن سیقە و مزداقیەتێک لەلایەن ئەندامەکانی تا ڕادەیە کاڵ خۆی بەدڵنیاییەوە، ینی ڕێکخراو ضرورە، یان پێویستێکی دەتوانم بڵێم بنەڕەتیە کە 4 ساڵ جارێک خۆی ئەبدێت بکاتەوە، خۆی گۆڕانکاری بەسەر خۆی دابینی. اینجا گۆڕانکاری لە ئۆرگانەکان، گۆڕانکاری لە پەیرۆ پرۆگرام، گۆڕانکاری لە ئامانج و بڵێن ئەو بابەتانێک کە ضرورین بۆ قۆناغەکە، ینی بەڕاستی دەبێ بکرێت. ینی بەڵام ئەگەر نەکراوە ئەوە دیارە، ینی ئەسبابەکان بەداخەوە و ئەسبابانەی کە هەبوونە ئەسبابەکان ڕێگر بووینە لە ئەنجامدانی کۆنگرە. بۆ نمونە ئێمە لە 2016 هەموو پێداویستەکانمان تەواو کرد
ینی ئەوەی کە پێویستە ضروریە بۆ هەڵبژاردن و دوجار بۆ ئەنجامدانی کۆنفرانسی گشتی ئێمە هەموو ئامادەکاریەکمان تەواو کرد بەڵام سەیرەکەی بارودۆخی اقتصادی ئابووری زۆر خراپ بوو و سەیرەکەی لێک تێگەیشتنەکی بڵێم جەوێکی سیاسی ناهەموار هەبوو و لە هەمان کاتیشدا شەڕی داعش و ئێمە کۆمەڵک لقمان لە سنووری ئەو لەو سنوورەی کە زۆر گەرم بوو ئەو کاتی بۆ نمونە مووسڵ و کەرکک و خانەقین و ئەو شوێنانە بۆیە ینی هەوڵی زۆریشماندا ئەنجامی بدەین بەڵام دوجار ینی لایەنەکان بەڕاستی پیاوتین نەختێک سەبرتانەبی چکە ئەم زروفە بەڕاستی پێویستی بە سەبرگرتن و بە ئارامگرتن هەیە سەبرمان کرد بەڵام 2019 جارێکی تریش هەموو ئەو ئەساسیاتانەی کە ضروری بوون بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیسان جارشکە ئامادەکاریمان کرد بەڵام خۆتانزان کۆڕۆنەی بەسەر داهاتوویتر هەموو شتێک لە جێی خۆیدا مۆڵ درایانی و لەبەر ئەوە بەڕاستی ئێمە جارێکی تریش ڕێگر بوو ئێستا ئێمە لە مانجی 11ەوە لە مانجی 11 ساڵی 2022ەوە و بەردەوام کارەکەینانی بەردەوام هەوڵەدەین کە ئامادەکارێکی باش بکەین و توانیمانە قۆناغی باش هەوڵدانانە چ بابەتێک دەگرێتەوە ئێوە بۆ کۆنگرە باسی مەسەلە مادیەکان کرد پێویستان بە مەبلغێکی هەندێکە ئەساسی ئەمە ئێستا ینی قۆناغی هەر هەستیار قۆناغی هەرێک گرنگ لە ئەنجامدانی ئەو پرۆسێ بریتە لە ئەندامەتی مامۆستایان ینی ئەمە زۆر یەکەم قۆناغەکە زۆر گرنگە بۆ گرنگە چونکە ئەم وەکو جاران نییە یەکێتی مامۆستایان ئۆتۆماتیکیان هەموو مامۆستایان ئەندام بن بە پێی قانون و پێر و پرۆگرام و ئابوونە پێشتر لە موچەی دەبڕدرا و ئیتر ئەمە هەموو مامۆستایان ئەندامن هەموو مامۆستانیش مافی دەنگدانین هەبوو بەڵام ئێمە لە کۆنگرەی 12ەوە ئەندامەتی یەکێتی مامۆستانمان کردوتە ئارزومەندانە واتە مامۆستا سەر پشکە لەوەی ببێتە ئەندام یان نەبێتە ئەندام ئەوەی نەبێتە ئەندام ئەکید ئەمە بە پێی یاساکە مافی بەشداریکردنی هەڵبژاردن نابی و مافی دەنگدانیشی نابی مافی کاندیدکردنیشی نابی ئەوەی کە دەبێتە ئەندام بەڵێ دەبێتە ئەندام مافی ئەندام مافی دەنگدانی دەبی بڵێ بڵێ ناسنامەی یەکێتی مامۆستایان بڵێ ئێستا ئێمە مەتەلەن لە مانجی 11ەوە ئەلانمان کردووە وتمانە لە سەری ساڵەوە لە مانجی یەکەوە دەستمان بە نوێکردنەوەی ئەندامەتی کردووە ینی ڕجارمانداوە بانگەوازمان کردووە بۆ هەموو لەقەکان هەموو ناوەندەکانی خوێندن ئەوەی هەوڵمانداوە بپێی توانە ئەو پەیامە بگاتە هەموو ناوەندەکانی خوێن هەم مامۆستایان چ لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندن چ لە ڕێگای ئۆرگانەکانی خۆمان واتە لەقەکانمان لە سنووری چالەکی خوانی ئەنی هەوڵی باشمانداوە و هەوڵمانداوە ئەو پەیامە بە هەموو مامۆستایانیش بگا بۆ ئەوی کەس دوجار گلەی ئەوەی نێ بڵێم ئەو پەیامە نەگەیشتەمە دەنا من بەشداریم دەکردم و ئەندام ئێمە هەوڵمانداوە ئەو قۆناغەکەمان باش بڕیوە دەتوانم بڵێم تێیدا بە ڕێژەیەکی باش هەڵبژاردن دابین دەکات وڵای ئێمە لە کۆنگرەی 12 بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەردوو قۆناغ بۆ هەڵبژاردنەکە و بۆ ئەنجامدانی کۆنفرانسی گشتی واتە کۆنگرە هەردوو جار حکوومەت بودجەی لۆ دابین کردینانی و بۆ هەڵبژاردن 100 ملیۆن دیناریان داینێ و بۆ ئەنجامدانی کۆنگرەش 200 ملیۆن دیناریان داینێ و بە خۆشحاڵیوە توانیمان ئەرکەکەمان باشی ڕاپەڕێنین و ڕغمی ئەوەی لە هەڵبژاردنەکەی ڕابردوو 1990 مامۆستا بەشداری دەنگدانی کردیانی ئەوە بچکراوە ئەم جارە مامۆستا چاوەڕێ دەکەن بە دەنگەوە هاتی مامۆستایان و بەشداریان لە هەڵبژاردن بگاتە سە ئاستێک قۆناغەکانمان وەکوتم تازە ئاماژەم پێدا قۆناغی بوون بە ئەندامێتی دەتوانم بڵێم هەنگاوی باشی بڕیوە و تا ئێستا زیاتر لە 6,000 مامۆستا بووینە ئەندام لە یەکێتی مامۆستایانی کوردستان واتەوانە ئیشتراکی ساڵانەی خۆیان داوە 2 ساڵیان داوە هەویەکانی هەموو تازە کراوەتەوە ئەوانە دەتوانن بەشداری دەنگدام بکەن و دەتوانن خۆیان کاندیدەوە دەبێتە پێوە بۆەوەی کە ئێوە ئاستی سەرکەوتوی هەڵبژاردنەکە ئاخۆی لە یاسای یەکێتی مامۆستایانی یاسای ژمارە 1 کە لە ساڵی 2012 هەموار کراوەتەوە و پشتبەست بە یاسای ژمارە 4 ساڵی 2002 یاساکە تهدیدی نەکردووە ڕێژەکە ئەگەر چەند بی سەرکەوتویان سەر نەکەوتووە خۆی ئارەزومەندانەیە تۆ ڕێکخرا ئەوەندە خەڵکە بوونەتە ئەندام ئەوانە دەتوانن بەشداری هەڵبژاردنەکە بکەن و دەتوانن بەشداری کۆنفرانسەکەش بکەن بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کێشێتی مامۆستایان خۆی بەداکۆ چیکار نەزانێت لە هەموو مامۆستایە ئێستا هەر مامۆستایەک ئەگەر بێتە لای ئێمە یان ئەگەر لە شوێنێک بزانین بڕاستی حتا ئەگەر ئەندامیش نەبی وە ئێمە زۆر جار لە دایالۆگەکان لەگەڵ وەزارەت و لەگەڵ دام دەستگاکانی حکوومەتە بە عموم قسە دەکەین ینی باسی ئەندامەکان ناکەین گلەی هەیە ینی داخوازیەکانی مامۆستایان بەنمونە هەر
چەند ڕۆژێک لەمەوبەر مامۆستایانی وانەبێژ بەڵێ ڕاست داواکاریان هەبووە بەڵێ ئێوە ئەوەندەی ئەمن گەڕانێکم کرد هیچ داکۆچی کاری لەلایەنێکی مامۆستایانەوە لەو مامۆستایانە نەکراوە کە داوای شتێکی زۆر سادە و ئاسایی دەکەن بە دڵنیاییەوە داواکیان داوایکی زۆر ڕەوا و زۆری ئاساییشە ینی و ئێمە ڕاستە ینی ئەوان بۆ نمونە کاتێک ڕێپێوە خۆپیشاندان دەکەن یان گردبوونەوە دەکەن ڕەنگ بێ مەثەلاً تێبینی ئەوە نەکرابی مەثەلاً یەکێتی مامۆستایان بەشداری کردو بەڵام ئێمە لە زۆر شوێنیش بەشداریمان کردووە بۆ نمونە گردبوونەوە دەکرێت لە هەڵەبجە لقی هەڵەبجە بەشداری دەکەن گردبوونەوە دەکرێت لە لقی گەرمیان لە قیرمان بەشداری دەکات لە ڕاپەڕین بەشداریان کردو لەگەڵیشان بووینە و لێرەش ئێمە ئەگەر مەثەلاً ئەمەمان خۆش ئەو کارانەی کە دەکرێت بە ڕاوێژ بێت واتە کاتێک پرس و ڕا بکرێت و داخوازیەکان ئێمە ئاگدار بین لێ ئەکیت ئێمە خۆمان بەها بەش دەزانین و نەک خۆمان بەها داکوچکاریش دەزانین ڕەنگ بێ ئەو برادرانە مەثەلاً ئاگدار نەبن بەڵام ئەمە وەزیری پەروەردە دەتوانێت بەڕێز وزیری پەروەردە دەتوانێت قسە لەسەر بات کە یەکێتی مامۆستایان چەند داکۆچی لەو بابەتە کردو و پرۆژەشمان هەبوو بۆ ئەوە نیقاشمایی باشمان کردووە لەگەڵ بەڕێز وزیری پەروەردە و لەگەڵ وەزارەتی دارایی کە کۆبنەوەی ڕەسمیمان کردووە ساڵی پێشوو ئێمە خاڵی هەرستەرێکیمان لە ینی یەکلاکردنەوەی کێشەی مامۆستایانی وانە بێژ بووە لەوەی کەوا دەبێت حقوقیان مەزمون بێت چکەوانە بەشێکیان 10 ساڵە بەشێکیان 12 ساڵە بەشێکیان 4-5 ساڵە و بەشێکیانش 2 ساڵ و 3 ساڵە بەڵام بەنەتیجە ئەوانە ئێستا بەشێکی ئەساسین لە پرۆسەی پەروەردەی و یەک لە 5 میلاشی وەزارەتی پەروەردە پێک دێنن ئەکید کۆمەڵک ناوەندی خوێندنمان ئەگەر بوانە بێژ نەبن ئەستەن هەر پرۆسی پەروەردە بەڕێوە ناچێت بۆیە بەڕاستی ئێمە ینی ڕاستە ممکنە لە گردبوونەیەکە کە لە هەولێر کراوە نوێنەری ئێمە یان یەکێتی مامۆستایان بەشدارنەوە بەڵام لە کۆمەڵک شوێنە بەشدار بووینە و لە هەموو ئەو پەیام و دایالۆگانێک کە کراویشە نقطەی هەرە ئەساسی ئێمە یەکلاکردنەوەی کێشەی مامۆستایانی وانە بێژووە مامۆستا با بێنەوە سەر ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی یەکێتی مامۆستایان بە چ شێوازێکە شێوازی کراوە دەبێت یاخود داخراوە یان ئەو لیستانێک کە دەتوان بەشداری بکەن بە چەند ئەندام بەشدار دەبن خۆی ئێستا ئێمە ڕۆژی 3 پرۆسی ئەندامێتی ڕدەگرین سێ پرۆسی ئەندامێتی ڕدەگرین واتە 3 کە پرۆسی ئەندامەتیمان ڕاگرت تا ئەو تاریخە تا ئەو ڕێککەوتە هەر مامۆستایە کە ئیشتراکی 2 ساڵانی خۆی دابی هەویەکەی تازە کرابێتەوە ئەمە دەچێتە نێو تۆماری دەنگدەران و دەتوانێت لە ڕۆژی دەنگدانە دەنجی خۆی بدات و دەتوانێت خۆشی کاندید بکات بە پێ ئەو پێوەرانەی کە لژنەی باڵای هەڵبژاردن ئیقراری کردووە بڕیاری لێداوە ئەمە لایەنێک لایەنی دووەم ئێمە دوێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئاشکرامان کرد گوتمان هەر لیستێک دەرگە کراوەیە هەر لیستێک دەوێت بەشداری پرۆسی هەڵبژاردن بکە ئەمە ئاساییە دەتوانێت بەشداری پرۆسی هەڵبژاردن بکات و هیچ ڕێگریەک و هیچ لەمپەرێک و هیچ سازسۆرێکیش نییە تەنها ئەوەیە کە هەر لیستێک بێ بەشداری هەڵبژاردن بکە دەبێت لیستێکمان پێشکەش بکە 100 مامۆستا پشتگیری لیستەکەی بکات و مامۆستانش ئەندام بن و ئەمە فۆرمان ئامادە کردووە لە ئەمڕۆڕا دەرگا کراوە دەبێت بۆی هەر لیستێک هەر لایەنێک دەوێت مراجعەمان بکە دەتوانین ئێمە فۆرمەکانی پێدەدەین و لە ماوەی 10 ڕۆژدا تا سیوێکی 8 لۆمان بۆمان بجێڕێتەوە و ئەوە دەبێتە لیستە کە دەتوانی بەشداری هەڵبژاردن بکات دیارە هەڵبژاردنەکەشمان ئێمە گفتوگۆمان هەبوو لەسەر 2 شێوازێک لیستی داخراوە بێ شێوازی لیستی نیم چەکراوە بێ 2000 قرارەکە لەسەر ئەوە کەوتەوە ڕێککەوت کە لیستی نیم چەکراوە بێ واتە لە دەنگداندا دەنگ بە لیست دەدرێت دەنگ بە کاندیدیش دەدرێتن لەمە ئەمە ینی بۆچوونەکە لەسەر ئەوە بوو کامە جۆرێک لە ئازادی ینی جۆرێک لە جۆرێک لە حەیویەتیش دەداتە لیستەکەی چونکە کاندیدەکانیش 2000 هەوڵی ئەوە دەدەن کە زۆرترین دەنگ بەدەست هەڵبژاردنەکانی پێشتیش هەر بە شێوازی کراوە بووە لە هەڵبژاردننی پێشوو داخراو بوو بەڵام داخراو بوو لەگەڵ ئەوەشدا مراعاتی مامۆستایانی زانکۆ کراوە و مراعاتی ژن کراوە کە دەبێت لە چوارچێوەی لیستەکەدا هەبن و 2000 لە نوێنەرانی کۆنگرەش ئەوانەیە کە دەرەچن هەر لیستێک چەند ئەندامی دەرەچی دەبی مافی ژن مامۆستایانی ژن پارێزراوە بێت و مافی مامۆستایانی زانکۆش پارێزراوە بێت چونکە یەکێتی مامۆستایان نوێنەرایەتی مامۆستایان دەکات لە باخچەی منداڵانەوە تا دەکاتە زانکۆ پەیمانگاکان مامۆستا نەتەوەکانی تری کە لە هەرێمی کوردستاندا دەژین تورکمان و کلد و ئاشووریەکە کە نەزانم نوێنەرایەتی عەرەبی شەیە یاخودنا بەڵام ئەوانە بەشداریان چۆن دەبێت و لیستەکانیان چۆن دەبێت خۆی
تورکمان و کورد و ئاشوریش دوو پێکاتی ئەساسین لەم هەرێمە و لە هەموو کایەکانە مافیان پارێزراوبەوە و ئێمەش هەوڵمانداوە مافیان بپارێزین بەڕاستی و جیاوازیشمان نەکردووە لەوەی کە ئەمە هەویەکەی مثلا فلانە ئەوە هەویەکەی فلانە ئێمە ئەساسی ئێمە ئەوەیە کە مامۆستان یعنی مامۆستایە و ئیتر ئەمە مافی ئەوەی هەیە ینی بەشداری هەڵبژاردن بکە و کاندیدی هەبی و مراعاتیشمان کردووە چونکە لە یاساکەتە هاتووە دەڵێ دەبی مراعاتی ئەو پێکهاتانە بکەن بۆیە ئێمە ئێستا لە دەرگا بوانیش کراوەیە بۆ برا تورکمانەکانمان بۆ مامۆستا خۆشەویستەکانمان لە کلد و ئاشووری بۆ مامۆستا خۆشەویستەکانمان لە تورکمانەکان دەتوانن لیست تەقدیم بکەن لیستەکان بەڵام بۆوان 50 کەسمان داناوە بۆ باقی لیستەکانیت کە 100 کەس سەپۆرتی بکە بەڵام بۆوان 50 لیستمادانەوە ئیتر ئەگەر بەیانی مەثەن 4 لیستی مامۆستانی تورکمان 4 لیستی مامۆستانی کلد و ئاشووری و سریانی ئەوانە بێن تەقدیم بکەن ئێمە هیچ ڕێگر نابین و نوێنەرایەتیشمان لۆ دیاری کردوون کە منافەسە بکەن لەسا نوێنەرایەتی خۆیان و ئێمە لە کۆنگرەش مافەکانیان مەزمون دەکەین لەوەی کە بەشدار بن لە ئۆرگانەکانی یەکێتی مامۆستایانە مامۆستا لە هەڵبژاردنەکانی ڕێکخراوە ناحوکمیەکان هەمیشە دەگوترێ ئەمە لیستی فران حیزبە و لیستی فران حیزبە ئەنی پێشتی شەڕوا ڕۆیشت و جانازین لەو هەڵبژاردن چۆن دەبێت لە هەڵبژاردننی ڕابردوو کە لە دوای 2010 بەڕێوە چوو کە هەڵبژاردنەکە تازە ئاماژەم پێدا 1990 مامۆستا بەشداری دەنگدانیان کرد کۆمەڵک لیست هەبوون لیستەکان هیچ ناوی حیزبیان پێوە نەبوو بۆ نمونە ئەو کاتی مامۆستایانی یەکێتی و مامۆستایانی پارتی پێکەوە بوون بە ناوی لیستی کوردستانی ئەوە مامۆستایانی بەڵام مامۆستایانی یەکگرتوو لیستی خۆیانە بوو مامۆستایانی کۆمەڵ لیستی خۆیان هەبوو مامۆستایانی گۆڕانیش لیستی خۆیان بە ناوی لیستی سەردەم بەڵام دوایە لە پاشی هەڵبژاردن ئەوان بوونە لیستی هاوبەش ناوێن لە خۆیان لیستی هاوبەش و بەشداری چالەکانی کۆنگرە و ئۆرگانەکانیان کرد کلد و ئاشوریش هەروە بوون تورکمانیش هەروە بوون و ئێمە لەلایەن خۆمانەوە ئازادیمانداوە بۆی لیستەکان ناویان چلێ دەنێن ینی ئەوەمان نەخستۆتە سانسۆرمان نەخستۆتە لەوەی کە دەبێت لیستەکە ناوی چیبی واتە لایەنەکە خۆی ئازادە سەر پشکە بەرەم بەڵای ئێمە وڵی وا باشە لیستەکان ناویان هەبی ینی جوانترە ینی نزیک بیت لە پەروەردەی نزیک بیت لە مامۆستای ینی تۆزێک لە قالبی حیزبایەتی تەسکۆوانە دەربچین باشە ینی ئەمە بەو شێوە بێت باشە بەڵام سانسۆریشمان نەخستۆتە سەر هیچ لایەنێک بڵێن ناوەکان دەبێت بەم شێوێ بیت مامۆستا بازنەکان چەندن و چوو دەگرنەوە خۆی ئێمە بۆ کار ئاسانی و بۆ ئەوی هەموو دەڤەرەکان ینی هەر لە خانەقینەوە تا دەگاتە زاخۆ نوێنەرایەتی خۆیان هەبیتن هەوڵماندا 12 لقمان هەیە دەکاتە 12 بازنەی هەڵبژاردن یعنی بۆ نمونە لقی خانەقین ئێستا حالیان بازنەکی سەربەخۆ دەبی لە هەمان کاتیشدا لقی مووسڵیش بازنەکی سەربەخۆ دەبی کەرکووک و سولەیمانی هەڵەبجا گەرمیان کۆی ڕاپەڕین سۆران ئاکرێ دهۆک ئەوانە 12 بازنەمان هەیە هەر 12 بازنە کارتی دەنگدانی خۆیان دەبی و نوێنەرایەتی کاندیدی خۆیان دەبی نوێنەرایەتیەکانیان ئیتر مەثەن لە بازنەی دووەکە بۆ نمونە ینی فەرەزە سی ئەندامی نوێنەر هەیە هەموو لیستەکان لێ منافەسە لەسەر نوێنەرەی دەکەن ئیتر ئەوانە تەمسیلی مامۆستانی دۆکەن لە ئاکرێ شەروە لە سۆرانی شەروە و لە شوێنەکانی تری شەروە واتە ئێمە نەما کردوتی یەک بازنە هەموو مامۆستایان کۆبکەینەوە هەر بازنەک لە سنووری چالاکی لقێکە و تەمسیلی مامۆستانی لقەکە دەکەن مامۆستا ئەو بازانەی دەکەونە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە هەمان شوێنی خۆیان پرۆسەکە بەڕێوە دەچێت شێ چاودێری دەکات و ئایا ڕەزامەندی لایەنی پەیوەندیدار وەرگیراوە لەوێ ئێمە چالەکیەکانمان بە ئاشکرا دەکەین خۆ مەتەنە لە کەرکووک ئێستا بارگای لەقمان هەیە و لە خامکەمان چالەکی خۆی دەنوێنی و نزیکەی 6 بۆ 7 هزار مامۆستای سەرهەرێممان هەنا وانە بێژمان هەیە لە خانەقین لەقمان هەیە و چالاکی لە ناو خانەقین دەکا بە ئاشکرا ئەوە نییە ینی هیچ سانسۆرێک نییە و نزیکەی 4000 مامۆستای کوردمان هەیە لەسەر هەرێمی کوردستان لە مووسڵیش نزیکەی 1600 مامۆستامان هەیە لەسەر میلاکی هەرێمی کوردستان ئەوانە بەڕاستی چالەکی خۆیان دەنوێنن مامۆستایەتی خۆیانەکەن و ئەندامیشن لە یەکێتی زۆربەی هەرە زۆریان ئەندامن لە یەکێتی مامۆستایان نەکەر ئەوە مامۆستایانی کوردی سەرمەرکەزیش هەر ئەندامن
مامۆستای مثلا هەندێک مامۆستای عەرەبیشمان هەیە کە معروفن ئەوانش هەندامن لەلای ئێمە کە بڵێن دیارن و لەناو سنووری پەروەردەکان ئیشەکان و خەڵکی معروفون ئەوانن لەبەرەوە بەڕاستی لە شوێنی خۆیان بەڵێ هەڵبژاردنەکان دەکەن لە ناو کەرکووک دەیکەن و لە ناو خانەقین دەیکەن لە مووسلیش لە ناوچە دەڤەرە کوردستانیەکان دەیکەن هیچ مشکلێکمان نەبووە لە ڕابردوودا و ڕۆژ ناکەم لە داهاتوودا مشکلێمان هەبیتن بۆ ئەنجامدانی پرۆسەکە. مامۆستا دەبێ پرسیاری ئەوە بکەم دوای ئەوەی گەڕانێکم کرد بە نێو چالاکیەکانی ئێوە لە دڵی کۆمەڵایەتیەکان ئەوەندەی تێبینیم کرد ئێوە زیاتر بەتەنگ دەستخۆشیکردن و پیرۆزباییکردن لەولایەن و لەولایەن و سەردانیکردن و تازێمانە و ئەوانن ئەوەندە شتە جەوهەریەکان لە ئیعلانکردنەکان دانیێن جا نازانم لە بوونیدا هەیە بەڵام ئەوەی کە ئەمن بینیم چاوەڕێ دەکرام یەکێتی مامۆستایان چالاکیەکانی زیاتر لەوە باە تمحی مامۆستایان زۆر لەوە زیاتر داواکاری مامۆستایان هەر لە موچە و لە پلە بەرزکردنەوە و لە کێشەکانی تایبەت بە مامۆستایان تا دەگاتە ئەوەی کە مێژووی پڕسەروەری یەکێتی مامۆستایان زیاتر بخێتە ڕاست. دەستخۆش پرسیارێکی زۆر گرنگە من زۆر حەزم لەو پرسیارەیە بەڕاستی خۆی بەداخەوە لە وڵاتی ما مەسەلەی تەشریفاتی زۆر گەورە کرایە ینی دەنا ئەوە ئیشی ڕێکخراو نییە بەڕاستی ینی من ئەندامم لە لژنەی تەنفیزی هەرێمی ئاسیا پاسفیک ینی کە زۆر لژنەیەکی زۆر گەورەیە و نزیکەی 7 ملیۆن ئەندامی هەیە لە سەر تاسەری هیچ خەریکی ئەو تەشریفاتانە نین و ئەسڵەن مشوریشی لێ ناخۆن ینی ڕاستە علاقات مهمە ئینسان علاقات دروست بکە مهمە چونکە بەشێک لە ئامانجەکانت یان بەشێک لە داواکاریەکان لە ڕێگەی علاقاتەوە دروستە بێت ینی ڕەنگە هەموو کات نتوانانی ئەوراق ڕئیسەکانت فڕێ بدەیت بۆ نمونە مزاهرە بکەی ڕێ پێوان بکەیت ڕەنگە لە هەموو کاتیش ئەوە باش نەبیت چونکە ممکنەوە دوا مەتاف ینی دوا هەنگاوبی علاقات باشە هەبیتن لەگەڵ حکومەت هەبی لەگەڵ ڕێکخراوەکان هەبی بەڵام باشترین علاقات لەگە ئەندامەکانی خۆتە ینی دەبی هەمیشە لەگەڵ ئەندامەکانی خۆت بی و بۆ ئەویکەوە ڕێنوانیان بکەی قیادیان بکەی بەرەو ئەو ئامانزانیان بی کە ئەوان مەبەستیان و هەموو لایەکمان مەبەستمان ینی ئەو وڵاتانە ئەوەندە خەریکی تەشریفاتی نین بۆ نمونە کۆبنەوەی زۆر گەورە دەکەن هیچ بەرپرسێکی حکومی بانگ ناکەن بانج ناکەن متەمەد چەند جار چوینە بەریتانیای کە کۆنفرانسی ناسوود دەکرێت هزار ئەندامی حازرەکەن 1500 ئەندام حاضرە بی لە کۆنفرانسەکەی بەڵام هیچ بەرپرسێکی حکومی بانگ ناکەن ئەگەر زۆر محافیزی شارەکەی دێتن ینی وتارێکی کورت و تەواو ئیتر کۆتایی دێت لەبەرەوە ئەمن دەرم جارش کە دەرم بەداخەوە لە وڵاتی مە تەشریفاتی بوویتە شتێکی زۆر مهم ینی بکن فڵانی چەبکە گوڵک نازم چەو بابەتانە ئەوسەمە ناتوانین دەست بەرداری بین ئەوەیە کە بەرپرسەکانی بنمونە یەکێتی مامۆستایان بنمونە بینەوە لەوەیدا کە بەرپرسەکانی بەرپرسیارەتیان لە ناو حیزبدا هەیە دەگەڕێنەوە وەکو مەرجع بۆ حیزب یان چی وڵای ڕەنگە ئەو بابەتە بە دەقیقی بۆ شێوێ نەبێت ینی بەڵام وەکو گوتم ینی ئەو شێوازە لە تەعاملکردن بوویتە شێوازکی باو ینی باوە بۆ نمونە ڕسمێک لە فەیسبوک دەرەکەی ڕسمێک لە شوێنێک دەرەکەوە سەردانی فلان و سەردانی فلان شوێن کراوە ینی ئەمە ئیتر کۆمەڵە کۆمنت هەندێک دەڵێن دەست خۆش هەندێک دەڵێن نازانم چی ینی ئیتر دایلۆگێک دروستە بێ لە سوشال میدیا و ئیتر ئەمە ئەوە دەکرێت ینی تەسخیم دەکرێتن لەبەرەوە من پێم وابی ینی مێچێتی مامۆستایان کۆمەڵک ئامانجی دیاریکراوی خۆی هەیە لە یاساکەدا دیاریکراوە یانی لە چوارچەی ئامانجانە علاقات دروست بکەی زۆر باشە و وەکوتیژم باشترین علاقات لەگە ئەندامەکانی خۆت و لەگە ئۆرگانەکانی خۆتە لەگەڵ ڕێکخراوەکانی هاوشێوەتە بەڵام ئەوە لە چوارچەوەی فیدراسیۆنێک لە چوارچەوەی بڵێن فیدراسیۆنێک بۆیکەوە لە کاتی کە پێویست بکات هەموو ڕێکخراوەکان بەیەکەوە کار بکەن لە بۆ بەدەستێنانی ئامانجەکان یان لە بۆ فشارکرد دروستکردن ینی ئەو بۆ شێوێ لەبەرەوە من ئومێد دەکەم ئێمە ئەو قۆناغا ڕەت بدەین ینی ئەو قۆناغا ڕەت بدەین چونکە یەکێتی مامۆستایان هێزێکی مرۆیی گەورەیە ڕەغمی ئەوەی ینی لە هاوکات هێزێکی معنەوی گەورەشە یعنی من لێرە دەیڵێم لە سەکۆیەکەی ئێوە کە سەکۆیکی پیرۆزە دەڵێم یەکێتی مامۆستایان ئەگەر بێوێ شت بکات دەتوانانی هەموو شتێک بکاتن بەڵام لە چوارچێوەی هەڵوێستێکی عەقلانی لە چوارچێوەی هەڵوێستێکی نەرم دەتوانانی هەموو شتێک بکاتن لەبەرەوە پشتبەست بە ئەندامەکانی خۆی پشتبەست بە داخوازیە ڕەوەکانی خۆی ینی
لەبەرەوە دەتوانێت هەموو شتێک بکات. بۆیە من پێم وایە هەندێک لەو قاوغانە کەم بکەین و سوچی بکەین و لە هەمان کاتیشدا ئیتر بە دیراست و بە لێ کۆڵینەوە و بە پرۆژە و بە پێشنیاری جوان و ئەمە بۆ هاوکاری حکوومەتیشە خۆ بۆ ئاگدارێت بۆ منە پێشاتێک دێتە پێشەوە یەکێتی ماوەستان پێویستە پرۆژەی هەبی بەڕاستی پێویستە بە دیراستەوە کۆمەڵە خەڵکی پسپۆربان بکە پرۆژێک ئامادە بکاتێت پێشکەشی لایەنی پەیوەندداری بکەمە هاوکاریشە خۆ خەڵکناوی بەڕێگری تێبگاتنەوە بابەت. مامۆستاجان دووە پرسیار دەمەوێت پرسیاری ئەوە بکەم چی تێ بۆ مامۆستایان 6,000 ئەندام لە ڕێکخراوێکدا ژمارەیەکی ئێزگار زۆرەوەکو جەنابیشت بەربوون کە دەتوانی گۆڕانکاری بکەیت تا دەتوانی گۆڕانکاری لە سیستەمی سیاسی وڵاتدا بکەیت. ئێوە ئەو ژمارەیە زۆرە کە بەڕاستی بەشداریکردن لە کۆنگرا تا ڕادەیەک نیشاندانی ئەوەیە کە ڕێکخراوەکەتان تا چەند ئەکتیڤە لێرەوە چ بە مامۆستایان دەڵێت؟ وڵام من دەستی یەک بەیەکی مامۆستایان دەکوشم، ینی ئەوەی مامۆستا لەم وڵاتە کردوویەتی هیچ توێژێکیکە نەیکردووە، هیچ توێژێکیکە ئەمە بەبێ هیچ بۆ مجامەلەم نییە و بۆ ئەوشم نییە بەڕاستی ئەمە فێری مجامەلەش نیم بەڕاستی مجامەلە بکەم قسەکان ینی زۆر بە سادەیی دەیانکەم و لە دڵەوەش دەیکەم هەرچی ئەوەی مامۆستا لە وڵاتە کردووی هیچ توێژەنگ نەیکردووە و ینی بە کوردێکی پەتی بە دارسانەوەشەوە دەیڵێم ینی حرەبەکەی پێ دەڵێن تەحەدی بە دارسانەوە دەیکەم مامۆستا 6 مانگ لە دوای ڕاپەڕین بێموچە پرۆسی هیچ دام و دەستگایەک لە هەرێمی کوردستان نەماوە تەنها پەروەردە ماوە تەنها ناوەندەکانی خوێندن ماوە و ئەو بۆ پاڵنەرێکی گەورەش بۆ جێگیربوونی قوارەی هەرێم ینی ئەگەر خوا نەخواستە ئەو کاتی دەستبەرداری ناوەندەکانی خوێن دەستبەرداری خوێندبنێ فەوزایەک دروستە بوو لە وڵاتەکە نەسەری هەبی نەبنی هەبیتن پێداوەرە ینی لە چەندین قۆناغی تریشە مامۆستایان هەرگیز پرۆسی پەروەردەیان بەجێ نەهێشتووە کە خۆتان دەزان ئەگە پرۆسی پەروەردە لە وڵات لە گرێژنە دەرچی هەموو شتێک لە گرێژنە دەرەچی هیچی بەسەریەکەوە نامنی خۆ لە بیرمانە لە کڕۆنەی قەومایانی لەم وڵاتەوە خەڵک چەند نیگەران بوو چەند پەشۆکاوی ئیتر خۆ بینە پێشتاوی خۆت ئەگەر خوا نەخواستە پرۆسی پەروەردە بەم شێوە چی لێ دێ ئەو دنیایانی چ گۆڕانکاریێکی گەورە بە دیوەنەرێنیەکەی دروستە بیتە لەبەرەوە ئەوی مامۆستا کردویتی ناسمەوە سەر 62 ناسمەوە سەر ڕۆژەکانی تر کە مامۆستا لە شاخە لە بن داری بەڕوو لە بن لە ئەشکەوتە دەرچی بە منداڵی شان بەشانی پێشمەرگەی لە یەک کادا شەڕشی کردووە و لە هەمان کاتیشدا بڵێن پرۆسی پەروەردەشی بەڕێ بدوێت 480 مامۆستا ئەندام لە یەکێتی مامۆستایان شەهید بوونە چ ئەوانەی لە شاخە شەهید بوون و چ ئەوانەی لە یەکەم شەهیدی مامۆستا لە نۆی دوی 1962 لە نۆی دەی وەزانم نۆی دەی 1962 مامۆستا حەسیب سیامەنسووری بووە کە ئەندامی یەکێتی مامۆستایان بووە لە وەکو پێشمەرگێک لەبەرەوە بەڕاستی ئەوەی مامۆستا کردووی هیچ کەسێک نەیکردو لە وڵاتە و ضروریە بەڕاستی ینی بە هەر شێوازێک بێ مامۆستایان قەرەبوو بکرێنەوە قەرەبووی معنەوی قەرەبووی مادی قەرەبووی هەموو ئەو بابەت ئەوانەیە کە ضرورین یانی ئەمە لەسەر حکوومەت پێویستە بەڕاستی لەسەر حکوومەت پێویستە هەمیشە مامۆستایان بە سمبل بکرێن ینی چونکە کە مامۆستات بە سمبل کرد ئیتر وڵات دەکەوێتە سەر شارەگەی خۆی دەستگەوێتە سەر سکەی خۆی ئەگەر پەروەردەت باش کرد ئیتر لە خەم دەڕەخسەی ینی جیلێکت بۆ دروستەبی کە بەرپرسیارەتی هەڵبگرێت ئێستا ئەو هەموو گلەی و گازاندە لەو جیلانە و لەوانە هەیە خۆ لەسەر چیە لەسەر ئەوەی کەم و کوڕێکە بۆ لەو وڵاتی کەم و کوڕێک لە پرۆسی پەروەردە بۆیە دەبێ حکوومەت چاوێکی لەسەر هەموو دام و دەستگاکان بێ بە تەنیا چاوێکی لەسەر پرۆسی پەروەردە مامۆستایان بێ ینی چونکە مامۆستا مەتەلەن تۆ دەستگایەک دەینی ئەندازیارێک دەینی پردێک مەتەلەن ئەگەر تێک بدا یان بۆ نمونە یان دکتۆرێک نەخۆشە خوا نەخواستە ئەگەر لەبەردەستی دەرنەچێت ئەمە سەقەتە بێ بەڵام مامۆستا تەڵەبەی ئەگەر لەبەردەستی دەرنەچێت ئەمە ینی وڵات دەرناچێت لەبەرەوە ناکرێ بەڕاستی ئەو بابەتە بۆیە من لێرەوە دیسان جارشکە لەو سەکۆی پیرۆزەیەوە داوا دەکەم حکوومەتی هەرێم ئاوڕی جددی لە مامۆستایان و لە پرۆسی پەروەردە بدات و کاکە ئێستا لە دنیا هەموو کەس ئیشەکە لەسەر پرۆسی پەروەردە ئێستا یەک ناونیشانی جیهانیە پێدرێن go public for education ینی بڕۆ بۆ ئیسtismار لە پرۆسی پەروەردە ئیسtismار لە مامۆستایان ئیسtismار لە هەموو ئەو بابەتانە ینی بەردەوامەوە دیراست دەکرێت لەبەرەوە من پێما بێ ئەو مەهامی یەکێتی مامۆستایانشە دەبێ ئیش لەسەر ئەو بارودۆخە بکات نەک لەسەر ئیشی تەشریفاتی و بابەتانەوە بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی لێژنەی باڵای هەڵبژاردننی یەکێتی مامۆستانی کوردستان سوپاس بۆەوەی لەگەڵ مامی لەو بەرنامەیەدا مامۆستا جان سوپاس بۆ ئێوە هیوادارم تەلەڤیزیۆنەکەتان هەر گەشاوە بێت
و بەرنامەکانی تێر و پڕ بێت و هەمومان زەوق و سەلیقە و شەوقی لێ وەرگین و زۆر سپاسیان سپاس بۆیش بەڕێزانم ئەم ئاڵلقەی ئەزمموی پۆل قسەکردم و لەسەر ئامادەکاریەکان بۆ کۆنگری سێزەمی یەکێتی مامۆسایانی کوردستان کە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی لێژنەی باڵای هەڵبژاردننی یەکێتی مامۆسایانی کوردستان بوو تا ئاڵلقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆل لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ